أحمد قهرمانة شهيد كردستان شهيد أحمد قهرمانة شهيد كردستان. ئەو ئاڵایی کوردستان پێشراوە لە تەرمی کوڕەکوردێکی کەرکووکێوە کە لە باشووری کوردستانەوە بەدەیان ئاڵنگاریدا ملی ڕێگەی گرتە بەر و خۆی گەیاندە ڕۆژاوا و لەوێ شەهید بوو. ئەحمەد هێمن پێش ڕۆشتنی بۆ ڕۆژاوا بە خانەوادە و کەسوکاری گوتبوو هەر بەشێکی کوردستان پێویستی بە من بێت ژیانی خۆمی پێشکەش دەکەم. بۆیە لە گۆڕستان هاوڕێ و کەسوکارەکەی بە سرودی ڕێیخەباتمان و ئەی ڕەقیبەکەی دڵدار پێشوازیان لە تەرمەکەی کرد. شانازی پێواتە نەدی فمێزک لە چاوم نایە ئەمە نەدی دەسە مەخەڵکەم کرد نەدی هەمووی دایکی خوشکێتی هەمی دایکەوەنی مەمنون گشت گەورە و گچکەیانم. ئەخیرجار لەسەر بەرخودان و لەسەر شەهید بوون قسەمانە کرد بڕیارە ئێمە شەهید بین و نەگەڕێینەوە و لەسەر ئەوە قسەمانە کرد. دیارە ئێمە وەکو تیمی ڕۆژنامەوانی لەوێ بووین ئەوان وەکو بەرگری کردن و ئەوانە بڵین ئەوان پارێزگاری ئێمەشیان نەکرد بەڕاستی بەڵام بەداخەوە کەسوکار و بەشداربووانی مەراسیمەکە لەسەر ئەوە کۆک بوون کە سەربەرزن بە شەهیدبوونی کوڕەکەیان و شانازی پێوە دەکەن. دامەزراوەی کەریمی ئەلەکەش بڕیاریدا لە چەند ڕۆژی داهاتوو وەک هێمایەک بۆ یەکڕیزی کوردان پەیکەرێکی شایستەی بۆ دروست بکەن و لە کەرکووک دای بنێن. بە هەمومان بتوانین کەوا جەستەی کاک ئەحمەد وا بەرزرا بگرین هەمیشە ببێتە سمبوڵ و ڕەمزێکی ئەوەندە جوان هەتا دنیای ئێمە و کەرکووچەکان فەخری پێ بکەین. هەر بۆیە دامەزراوەی کەریمی عەلەکە بڕیارماندا کە پەیکەرێکی شایستە بۆ کاک ئەحمەد دروست بکەین و لەم شارە قارەمان و سەربەرزادای بنێن. هەموو دەستم لەت بکەن شقار شقار خێن لەگەز دەستم بێتە خوار تاکە کودێکە جێما بێ لە دەم کەنارێکی ڕووبار دەم بەستنکان بندن لە دار لە حەقی خۆم نایەمە خوار کوردستان یەک کوردستانە و نابێ بە چوار کوردستان یەک کوردستانە و نابێ بە چوار. ئەحمەد هێمن کوڕەگەورەی خێزانەکەیان بوو دوو برا و خوشکێکی دیکەی هەیە. بڕیار بوو ئەمساڵ ژیانی هاوژینی پێک بێنێت. دوجار گۆڕستانی ڕەحیماوای شاری کەرکووک بووە دوامەنزڵی. ئەحمەد هێمن لە شاری کەرکووک لەدایک بوو پێی وابوو خەبات و تێکۆشان بەتەنها بۆ پارچەیەکی کوردستان بەرز نییە بۆیە چووە ڕۆژاوا و لەوێ شەهید بوو. لەسەر وەسێتی خۆشی لێرە لە گۆڕستانی ڕەحیماوای شاری کەرکووک تەرمەکەی بە خاک سپێررا. هەردێ عوسمان، ڤار میدیا، کەرکووک.